کەسێک هەیە لای ئێمە بە وەزفەیەکی ڕسمی تاوان پێشتر دکتۆر معلوماتی شیاوەتێ لەسەر و دەرمانەکە نەخۆشیەکەی چییە و چی نییە و بە دەرمانێک عیلاجە بێت لای ئێمە بۆ ڕەخکەوە ئێمە ئەو معلوماتی کە پێویست بێت چۆنەتی خواردنی پرسیاری لەکەم بزانین دەرمانی تری هەیە نییە ئەگەر هەیبێ بیرێکی لەکەینەوە بزانانی ئەگونجێ ناگونجێ و پێڵێن دەرمانەکە چۆن بکاربێنێ و دەرمان کەوتووە دەرمانمان هەیە کێشەی نییە گەرجەوەکە گەرم و ساردیش بکە وەڵام دەرمانمان هەیە ئەبێت لە جەوی ساردا ئەڵگیرێ شوێنی تایبەتمان هەیە ئێمە بەڵام ئایا سەرچاوی وزە تۆ کارەبایە لای ئێمە دابین کراوە نەخێت لە ساسە وەکو دەرمانساز وەکو دکتۆری دەرمانساز داوامان کردووە لە دایری کارەباکە کارەبای بەردەوام دابین بکرێ بەڵام بەداخەوە جوابیان نەبوو بە پێی یاسای کە سندیکای کوردستانیش بە دوای کەوتووە پیاش هاچێتەوە ئەبێ ئەو دەرمانخانەیە گونجاو بێ لە ناحەیەی گەرمایی و سەرمایی و چونکە زۆربەی دەرمانەکە ناڵم هەمووی بە پلەی گەرمای بەرز بەڕێ کاریگەری هەیە لەسەری و مەفعولی کەمە بێتەوە کە سەرفێکم بۆ نەخۆش ئەڵێم ڕۆژی 4 جار شیر و ماستی لەگەڵ ئامە خۆش چونکە شیر کالیسیۆمی تیا کالیسیۆم لەگەڵ ئەم دەرمانە پێڵن کیلێتن گێجن گواتە ئەیگرێ کە گرتی ئەیباتە دەرەوە بە بێەوەی نەخۆشەکە سوودی لێ وەرگ بگرێ وتی سێجەم دوای خواردن بەزەوەندە بەڵێ چەند سەعات وانە چەندێک دوای ناخواردن بێت چەند سەعات دوای ناخواردن بێت ناو بەزوتی دوای ناخواردن سێجەم دوای ناخواردن بەس دوای ناخواردن ئەی پێینەوەتی لە چ شوێنەکە هەڵیگرە ناوەڵە ئەمە پێویستەکە لە چی گەرما و سەرمایەکە بێت لە چ جێوێکا بێت ناوەڵا باسیەوەی نەگە بەس خۆی عارف نەسا جەوسادە ئیتر پێست بۆ ڕێنمایی ناگەم کار ئەگەر مەسەن هاوین بوو چی بکرێت ئەگەر لە هاوی بێلەوانەیە ڕێنماییمان پێ بکە بەڵام هەندێک نەخۆش هەیە ئەڵێ وەڵامەیەتەوەڵێ ئەزانم دڵنیاشم کە نازانێ قوبڵ ناکرد گوێ بگرێ خۆی زەرەرەکە بەڵام ئێمە لە کولێی سەیدەلاوە فێربوون هەموو دەرمانێک یا زۆربەی دەرمانەکان ئەبێ بزانین پێش نان یا دوای نان و بۆچی وە چ مادەیەک تەسیرەکە لەسەر ئەو دەرمانە بە خراپەیە بە باشە چینە سەر یاسا کە ئەڵێ تەنها دکتۆری دەرمانساز بۆی هەیە بڵێ ئەم دەرمانە باشە یاخراوە نەک بەسەر لە ئینسانێکی نەشارەزانە وەڵا بەکارم هێناوە زۆر باش بوو. وەکو شوێنی دەرمانخانە پێویستە دەرمانخانە شوێنەکەی بە شێوەیەک بێ کە بە پێی دەرمانەکان چونکە دەرمانەکان هەرێکە و پلەی گەرمای جاوی تایبەتی خۆی هەیە هەندێک دەرمان هەیە لە خوار و 25 پلەی سەدیەوە ئەبێ هەڵگیرێ هەندێک دەرمان هەیە ئەبێ لە ناو سەلاجە بێ لەبەرەوەی ئێمە هەندێک دەرمانمان هەیە کە لە ناو سەلاجە دامانناوە هەندێکیش هەیە لار لە پلەی گەرمێکی ئاعتیادیا 25 پلەی سەدی چۆنەتی هەڵگرتنی دەرمانەکە و چۆنەتی بەکارهێنانی دەرمانەکە و ئەم شتانی زۆری پێ ئەوترێت بەڵام بە نیسبەتەوەی کە نەخۆشێک مەسەڵەن ئەم دەرمانە پێویستە کات بەکاری نێنێت لە بە حکمیەوەی کە نەخۆشیەکی هەیە ئەم دەرمانش بۆ ئەو نەخۆشیە نابێت ئەویان ئەکەوێتە سەر دکتۆرەکە بەڕاستی ئەبێ ئەو وردەکاریە دکتۆرەکە لەگەڵیا باس بکات و جە دوای ئەوە دەرمانەکەی بۆ بنووسێ کە شتێکەچی لە سەدلەکە وەرەگری دکتۆرەکە بۆ دەنووسێڵە ئەڵمانیەکەی بکڕا چاکە بەڵام ئایا ئەوی کە ئاڵێ ئەڵمانیەکەیە ئەوەیە کە بۆ وڵاتە خۆی دروست کراوە یان بۆ توجارەت بۆ عێراق ئەو شتێکە بۆ ئەو وڵاتە دروستەکرێت هەمان دەرمان بێکە بۆ عێراقیش دروستەکرێت چونکە هەمان هەوڵاتی هەر ئینسانێکە ئیش بەکارێنێ نەک لە بەرخاتی نرخ بێت ڕێنمایی تەواو ناکرێت بەڵێ باسی سەیدەلی ڕێنمایی ئەیە بەڵام وەکو عام نە هەندێک دەرمان هەیە OTC دراگن ئەمانە ئەتیادیە بۆ ئەم دەرمانانە دەرمانی بەسیط ئەمانە ئەتیادیە ئەتوانرێت لە سەیدلە بیرێت بەڵام هەندێک دەرمان هەیە ئیلا ئەوێ بە ڕەچەتەی دکتۆرەکە بێ ئێمە تەنها ئەو دەرمانانە ئەین بە نەخۆشەکان کە OTC
بێگومان هەندێک دەرمان هەیە پێیان وترێ OTC drugs من ئەتوانم بدەمێ بۆ چەند بارێکی دیاری کراو بەڕاستی جگە لەو حاڵەتانە من ناتوانم بۆ نمونە نەخۆشێکیە تووشی پەتایەکی وەرزی بۆ من ئەتوانم شتێکی بەمێ بۆ ئازارکو ئازارشکن ئەتوانم شتێکی بەمێ ئازارەکەی کەم کاتەوە بەڵام هەندێک حاڵەت هەیە بۆ نمونە نەخۆشی پێستی هەیە هەندێک شتی تری هەیە کە تۆ تەسەوری ئەەکەی پێویستی بە فەحس بێ پێویستی بە بینینی پزیشکی بێ ئێمە و کاتە نەخۆشەکان ئامۆژگاری ئەەکەین و ڕێنمایان ئەەکەن کە بچین بۆ لای دکتۆری پسپۆڕی خۆیان ئێمە کوڵتی کۆنتترۆلێکی زۆر بە قوتمان نییە و دەرمانێکیش بە قاچاقیەتە ناو کوردستانەوە ئێمە گومانێک لەسەر هەندێک دەرمان دروست دەکەین فعلەن هەندێک دەرمان هەیە لی نووسراوە کە ئەڵمانیە بەس ئەڵمانی نییە هەر دەرمانێکی ساختەیە و دروست کراوە بەس ئێمە ئەوەن بە پێی توانە لە ڕێی شەریکاتەکانەوە ئەتوانین دەرمانەکان تهدید بکەین کامیان ئەسڵ و کامیان عادیە ئەو شتە بەسەر یەکەم مەرجەوەی ئەو شتە بەسەر نەچوو بێ بۆ پاشان جوان تێگەێنێ ئەو شتە چۆن بەکارێنێ شێوازی بەکارهێنانەکەی بۆ پتێشی بگەینێ ئەو شتە لەکوێ هەڵ ئەگرێت لە ماڵەکەیە لەبەر خۆرا داینێنێت یا لە پێشی سیارە داینێت خۆ لێ بات تێک بچێک یا گەرمی سیارەکە تێکی بات یاخود ئەو دەرمانە ئەگەر پێویستەکە لە سەلاجایە بێت لە سەلاجایە بێت یاخود کە شتێک پاش هەڵ پچڕینی جاری وایە دوای 2 هەفتە تێک ئەچێ وەکو شروبات بەو نەخۆشە بوو لە 2 هەفتە ئیتر مەیە بەو کەسە بەو نەخۆشە بۆ مناڵە باشە ینی زۆر گران نییە بۆ دەرەجێ بازە دەرمانی ژێ گرانەوەیان بازە دەرمانەیە لێرە نی ئەوەی کە ئەی هێنێت جاری وایە بەس خۆی ئەی هێنێت ئەهێنێ بەگرانی فرۆشێتەوانە ینی ترەوەش ئەو نەخۆشە چی بکات وەڵی ئەبێ حکوومەت چارەسەری ئەو شتانە بکات ئەو پێویستە لەسەر حکوومەت شتکات دابینی ئەو شتانە بکات هەموو دەرمانە پێویستی بە شوێنێکی گونجای خۆی هەیە بە پلەیەکی گەرمی خۆی تەکید لەسەرەوەکەمەوە کە چۆن بیخوا نەخۆشەکە وە چ کاتێ نەخۆشەکە بیخوا و چۆنیش بیخوات کاتەکەی بزەبت بە کات پێڵین مەسەلە با بڵێن دەرمانی هەیە سێژەمایی خوا ئێمە عادەتەن پێڵێن 8 سەعات جارێ بێخوات لەبەرەوەی ئەمە ناکرێت لەواچێ سێژەمە بەعزە کەسەیە ئەو سێژەمەیە 2 ژەمی زۆر نزیک لە یەکەوەی خوا و حەپەکەخوا علمیان 3 کاتی دیاری کراوە ێ با بڵێن بۆ دەرمانە ئەبێ 8 سعاتی بین بێ دەرمانەکە لەبەرەوەی جوان تێگەیت و جوان بیخوال لە کاتی خۆیە و هەج دەرمانێکیش بزەبت پێش و پاشینان پێویستەکە پێی بڵێیت ئەوانەکەوێتەوە سەر دەرمانخانەکان و ئەو کەسەی کە دەرمانەکان ئەیە بێگومانە و ئەرکی سەرشانی خۆمانە ئەوەی ئەزانین دەربارەی دەرمان بە نەخۆشەکانی بگەین و مافی نەخۆشیش خۆیەتی بێگومان جگە لە تۆنەتی وەرگرتنیان ڕۆژی چەند جاروەری ئەگرن لەگەڵنان یاخۆت لە دوایینان وەری ئەگرن ئەو دەرمانانەی کە پێکەوە نابێ بدرێن ئەمە ئاگاریان ئەەکەینەوە لەگەڵ خواردنێکە ناتوان بیخۆن ئاگاریان ئەەکەینەوە و هەتاکو بتوانین ئەوەی بزانین لە توانامان بێ بە نەخۆشەکانی ئەڵێن ئەگەر بە قسەی برای خۆ دەکەی دکتۆرێک ئەو شەریکی ئەگەر نەبێ شەریکەکەی تجربەتی بەڵێ ئەو دکتۆری مناڵ شارە ئەو دەرمانانی کە وەریەگریت بۆچی مناڵێکم هەیە ڕۆماتیزمەتی ڕۆماتیزمی خوێنێتی ئەو لە حەزانی کە منین دکتۆری سەیدەلانی پێکەیە تۆ ڕەچاوێکی لە ماڵەوە طبعا بابی بڵێن بۆ نموناڵێ ئەم دەرمانە لە شوێنێکی ساردایان لە شوێنێکی گەرما بەکار بەڵێ خۆی ئێستا دەرزێکی هەیە مناڵەکەم ئەبێ خاستن مانگانێک کە بەکاری تێنە بخەیە فلاجەیەوە هەندێک لە مادە ئۆتیسیەکان ئەو مادانەی حەپی پاراستۆڵ و فلاوتوان ئێسەژم لە مارکێتەکان ئافرۆشن و زۆر لە دەرمانەکان خۆی خاستان پێویستە لەژێر چاودێری دەرمانسازی دکتۆری دەرمانسازا بێ هەندێک هەیە لە دەروی سەیدەلەکانە فرۆشێ با بڵین لە لاکۆڵانە فرۆشرێ ئێمەش ئەومان بەدڵ نییە بەڕاستیە هەوڵ دراوە بۆی ئەم کێشەیە چارەسەرکردە بەس جارە هەروە ماوەتەوە بەنسبەت دەرمانەوە زۆری دکتۆرەکان ئەنووسێ مەسەن فڵان دەرمان پێش ناخواردن فڵان دەرمان دوای ناخواردن و دەرمانی شەیە لەگەڵ خواردنا ئەبێ بەکاربێنێ کە ئەڵێ پێش خواردن
مەسەن ینی ئەو دەرمانە لە تشەڵۆشی مەعیدا هیچ تاسیری تێناکە بۆ یاڵی پێشخواردن کاریگەریەکەی زۆر زیاترە مەسەن بەعادە دەرمانێک هەیە بۆ مەعیدە مەسەن ئەی ڕوشێنێ زۆر دەرمانمان هەیە ناتوانم ئێستا ناوەکەی بڵم بەس دەتوانم نمونەی مەسەن بازی شێنە بۆ بڵێم یەکی کە مەسەن ئەسپرین مەسەن بروفین مەسەن ئەندۆسید ئەمان ئەگەر لەسەر مەعیدەی بەتاڵ بیرێت لەوانێ مەعیدی عەزێدوە تووشی ئازاریەکە تووشی ڕوشانشی مەعیدەکە لەوە پێویست دەکات لە دوای ناخواردن بەکار ويا انفلونزا؟ بنادول اكو هيك اخضر مال فلوين اي اكو بنادول كولد اند فلو هذا مناسب يعني هذا باليوم تاخذيها وهذا بالليل ما يحتاج ابره لا ما يحتاج ابره يعني لمدة أسبوع يعني كافي. هەندێک لە مادە ئۆتیسیەکان ئەو مادانەی حەپی پاراستۆڵ و فلاوتۆوان ئێسەژم لە مارکێتەکان ئافرۆشرێ بەڵام هەندێک نەخۆش هەیە ئەڵێ وەڵامەیەتۆڵێ ئەزانم ئەوەیە کە بۆ وڵاتە خۆی دروست کراوە یان بۆ توجارەت بۆ عێراق فعلا هەندێک دەرمان هەیە لێ نووسراوە کە ئەڵمانیە بەس ئەڵمانی نییە هەر دەرمانێکی ساختەیە و دروست کراوە بەعزە دەرمانەیە لێرە نییە بەعزە کەس هەیە ئەو سێژەمەیە دوو ژەمی زۆر نزیک لەیەکەوەی خوا و حەپەکە خوا